تشغل قلبي وتشغل عقلي وبالي معاك. هونەرمەندە جێمشتوم ڕەکە هەمووی دەڕۆژی تر نابات لە هەولێرە باسی ڕاغب علامەتان بۆ دەکەم. يا أهل الهوى إيه العمل. ئێوە دەزانن ڕاغب علامە یەکێکە لە گۆرانی بێژە زۆر بەناوبانگەکانی لوبنان و عەرەب. خۆی نازناوەکەی سوپەرستاری عەرەبە، بەڵام ناوە دڵی کچانیشی پێ دەڵێن خوا هەڵناگرێت، خۆی کەیفی بەوە دێت. رحلة حلو يلا يودعنا بالسلامة والقلب نسيم. بالسلامة والقلب. با بەخێرایی سێ کۆتا بەزمی ڕاغب علامەتان بیر بخەمەوە. مانگی 5 ئەمساڵ ژنێکی ئەردەنی بە پیاوەکەی وتبوو دەچم بۆ ماڵی باوکم، بەڵام پیاوەکە کاتێک تەماشای ڤیدیۆی کردبوو دەبینێ ژنە لە فڕۆکەخانەیە بۆ پێشوازی لە ڕاغب. باهۆی ئەمە ژنە و پیاوە لێک جابوونە و قسەی زۆریش بە ڕاغب وترا. سلام لما تكون معدي يلا يلا يلا. بەرلامانگێک ماچی کچە هەوادارێکی لە میسر تووشی بەزمێکی تری کردو بۆ ماوەیەک لە گۆرانی وتن ڕاگیرا لەو وڵاتە و بانکرا بۆ لێکۆڵینەوە. بەم دوایەش بەزمی ڕاغب علامە و فەزڵ شاکر و کوڕەکەی فەزڵ شاکر لە کۆتایی نایەت. کێشەکەش لەسەر ئەوەیە ڕاغب بەناڕاستە خۆ وتبووی وەک فەزڵ چەکی هەڵ نەگرتووە. بابیرم نەچێت خۆ بەزمی ئەم وێنەیەشتان بیر ماوە کاتێک خانمەکەی باڵۆزی عێراق لە عەمان باوەشی کردبوو بە ڕاغبدا و خەڵک قسەیەکی زۆریان بە باڵۆزەکە و ڕاغب وتبوو ویستم چی بڵێم ڕۆژی 25 ئەم مانگە علامە لە هەولێرە. بێگومان باهۆی ئەوەی ئێستا زۆر ناویدێت چاوی میدیاکانی خۆمان و عەرەبیشی لەسرە. دانیشن بەخێر.